چەکی ئێمەی هاوڵاتی بەڕۆی حکوومەتەوەی کە بتوانین تەنیا ئەتوانین بەو شێوەیە فشارکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان. ئێمە ئەمانەوەی حکوومەتی هەرێم بێتە سەرخەت وەڵامی ئەرین مامداتەوە شەقامەکەمان بۆ چاکە بۆی ئێمەش ڕێگاکە چۆڵکەین و بیکەینەوە بە دەم شۆفێران. بێزاری خۆمان بەو خوای ڕێگامان داخستووە نەخۆمەوە ئەمەش مەعاناتی ئەو شوفێرە فەقیر و بەستە زمانانە دەبین والله هەموو ڕاوەستاوە چەند ڕۆژە گرفتیان هەیە مەعاناتیان دەبینین بەس واللهی لە خۆمان وەڕەس بووین لە تۆزێدا غەرق بووین خنکاین مردین یعنی واللهی بڕۆ نەوێری دەرگای بکەوە لە ماڵێ پڕ تۆز و خۆر و ئەوان دەڵێن ئێمە دیموکراتین و نازانم چین لە هەر حکوومەتێکی دیموکرات بایە دەبووە ئێستا سەرۆکی حکوومەت ئیستقالەیدا بە ئەو بازاڕی بدیت بە بەڕاستی یعنی ئەوان نازان ماگان لە هیچ نییە بە هیچ بەڵێنێکی باخوبرێت ئەم ڕێگایە ناکەینەوە بە دڵنیاییەوە دەبێ ئەم جارە بە هەر شێوەیەک بێ ئامێرەکان دەست بە ئیش بکەن بە ئیشێکی جددی لەم ڕێگای بکرێت ئەو جا ڕێگاکە دەکەینەوە دووپاتی دەکەینەوە کە بە هیچ بەڵێنێک ئەم ڕێگایە ناکرێتەوە ئەو جا محافیز بێ بگرە سەرۆکی حکوومەتیش بێ بەڕاستی دەبێ ئەم جارە مەیدانیان ئیشەکەمان بۆ بکەن. پەنامۆ غازە پەنامۆ بەڵزینە پەنامۆ نەفتایە و بەرپرسیش نین ئێمە و ئەوانە بەرپرسن کە هۆکاری تێکدانی ئەم وەسعن کە ئەم جادوبانە بەڕاستی یعنی زۆر بە ناچاری ئێمە پیاڕۆین بۆیە لێرە داوا لە شۆفێرانەکەین لە ماڵی خوان نەچنە دەرەوە چونکە هیچ ڕێگایەک نەماوەی دڵنیا بن لێرەوە و بێن وەکو ئێمە لێرا قفڵە بنەوە بۆ 3 ڕۆژە لێرا قفڵ بووین. دەولەت نابێت دەولەتە ڕێخوا چێ بگەن براون دەولەت بن خەستەخانە خواچێکە براون دەولەت بن مەکتەبە خواچێکە براون دەولەت بن عەدالەتە خواچێ بکە برا دنێکی عالەمگیش وە حەز بکە رب العالمین عادێت کوردا پڕ باش شێکریە هەمە خودی کوردا یونەتیجی کوردا ناشغله ایشه خوانانه را کار خوانانه را پاره را دیگه داره خانیال انگلترا چه دیگه خانیال امریکا چه دیگه گرس پرال کردستان چیکن خانیال کردستان چیکن ریال کردستان چیکن مکتب کردستان چیکن گناه و ملت چرا عجز عیال بواسطه و الوی لوی توزیع دنن وی گماری دنن ما برانه ده خوارن هی نه آبی نه نان هی وی چولا هانی ده ام وی دیمانن یعنی چه مسئله یه چیه ای عراقیه برا دادن بس یه ما گرتنن ایرو 3 روزه مملو ویدرین کسی که من نای کس نای نه اسایش ته ویدری نه ترافیک نه پلیس نه بجو اب کی نه چه ایسانن ما باقی ایسانتی نمایل ویدی من جينا مسلمين نطالع تركيا لە سلێمانی و هاتوین بۆی بچین بۆ تورکیا بەڵام لەسەر ئەم ڕێگایە گیرمان خواردووە چونکە هاوڵاتیانی ناوچەکە ڕێگاکەیان داخستووە ڕێگە نادان هیچ هاتوچۆیەک هەبێت ئێمە تاوانبار نین خواردن و خواردنەوەمان پێ نەماوە هەر هیچ نەبێت ڕێگەمان بدەن بگەڕێنەوە بۆ تورکیا تەنها ڕێگا لە بەردەم بە هەڵگرەکان داخراوە ما في خبز ناكل لا في اكل لا في شرب. امروز من یک شهروند ایرانی باید بیام اینجا 3 روز خاک بخورم هیچ کس به داد من نرسه که آقا مثلا این روستا مشکل من شۆفێرێکی ئێرانیم و 3 ڕۆژە لێرەین و هیچ کەسێک نەهاتەوە بەدەممانەوە کەس پێی نەوتوین لەکوێ کێشە هەیە من کە ئێرانیم تاوانم چییە 3 ڕۆژە لێرە گیرم خواردووە نەخۆشیم هەیە داواکارین لایەنە پەیوەندیدارەکان بێن بەدەنگمانەوە و ڕزگارمان بکەن. من امیدوارم که دوستان دولتمرد عراق یه مقدار روی فکر ما ایرانیان بکنن. ممنون میشم. تشکر.